دیارە سەبارەت بەو سنوورانەی کە کەوتوتە نێوان عێراق و ئێران بۆ خۆتان ئەزانن بەهۆی ئەوەی کە هەڵەبجە پێگەیەکی جوغرافی وایە وابەستە بە سنووری ئێرانەوە شەڕی عێراق و ئێرانیش کاریگەریەکی بەڕاستی نەرێنی زۆری هەبوو لەسەر ئەم ناوچەیە بە ئێستاشەوە بەهۆی ئەوەی کە زۆربەی شوێنەکان زۆر بە شاخاویەکان زۆربەی ئەوانەی کە نزیکن لە جادەکانەوە من ڕێژ کراون هەتاکم ئێستا بەداخەوە کاریگەری ئەو مینانە لەسەر دانیشتوانی سنوورەکە و تاکەکانیش هەیە بە تایبەتی ئەو گەنجانەی کە ئەڕۆن ئیشی کۆڵبەری ئەکەن یاخۆ ئەڕۆن بژێوی ژیانیان لەسەر ئەو بەرو بوومانەیە کە لە شاخەکانە هەیە بە تایبەتی لە وەزعی بەهارە بەداخەوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە دوو گەنجی جوانی هەڵەبجەیی بوونە قوربانی دەستی ئەو مینانەی کە هی ئەو سەردەمانە بووە کە هێستا ئاسەوارەکانی لە شوێنەکانە ماوە بۆیە زۆر گرنگە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێک بەو لایەنە بات بە چۆنیەتی هەڵگرتنەوەی مینەکان بۆ نمونە لە ساڵی 1992 ڕێکخراوی MAG کە ڕێکخراوێکی هەڵگرتنەوەی مینە ئۆفیسێکی سەرەکیان لە ناو هەڵەبجەیە هەبوو بەڕاستی ئەتوانم هەتاکم ئەو کاتەی پێم وایە لە دوای شەڕی ناوخۆ بەداخەوە زۆربەی ئەو ڕێکخراوانە بارەگا و ئۆفیسەکانیان بردەوە شوێنەکانی کە یاخۆ هەولێر یاخۆ سلێمانی بۆیە زۆر گرنگە لە ئێستاشە ینی هێشتا هەر درەنگ نییە ئەگەرچی زۆر دواکەوتون ئەوە زووتر ئەمە بکرایە ینی ئەو ڕێکخراوانە کە پەیوەندیدارن بە بابەتی مین هەڵگرتنەوە بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی تەندروست لە سنوورەکە ئۆفیسێکیان هەبێت چێ بەڕاستی زۆر گوناحە ئەتوانم بڵێم تاوانێکە دەرحەق بەم سنوورە ئەگرێ دوای 35 ساڵ ئەو گەنجانە ببنە دەستی قوربانی مین یعنی نەتوانرێ هەتاکم ئێستا ئەو سنوورانە پاک بکرێتەوە لە من بۆیە داواکارم کە ئەو لایەنە پەیوەندیدارانە کە پەیوەستن بەو ڕێکخراوانەوە بتوانن کاری گرنگیان بۆ بکەن هەتاکم بێنەوە سنوورەکە بە شێوەیەکی یاسایی ڕێکوپێک و دڵنیاشم کەسانی زۆر باشمان هەیە لە سنوورەکە کە هاوکاریانە بن بەداخەوە بۆ ئەو کاراساتی کە لەم ڕۆژەیە ڕوویە من بەدەر تقریبەن 2 مانگ 3 مانگێک لەوە پێش سەردانی بەڕێز وەزیری ژینگەی عێراقم کرد من بەر لە ئەوەی ئەم کارەساتە ڕووبە جەنابیانم ئاگادار کردەوە بەڕێزیانم ئاگادار کرد لەوەی کە لەسەر سنوورەکانی ئێمە ژمارەیەکی زۆر مین هەیە تاوەکو ئێستا لە شەڕی عێراق ئێراناکە هەموو سەر سنوورەکان مین ڕێژ کراوە پاک نەکراونەتەوە بەڕێزیان بە خۆشحاڵیەوە وتیان کە لە داهاتوویەکی نزیکە لیژنە ئەنێرین تاوەکو بتوانن ئەو چۆنەڵی بۆ بەدواداچوون بۆ ئەو مینانەی کە لەسەر سنوورە هەیە و هەوڵێک بن بۆ پاکردنەوە و بەدواداچوون و چۆنەڵی پاکردنەوەی ئەو ناوچە من ڕێژکراوەکان.